ڕێنماییەکانی تایبەت بە مانگی پیرۆزی ڕەمەزان ڕاگەیەندران. هەر دوکان و فرۆشیارێک بۆ ئەو مانگە گۆڕانکاری لە نرخ بکات و سەرپێچی ڕێنماییەکان بکات سزا دەدرێت. جێگەی دەستخۆشیە بۆ بەڕێوەبەراتی چاودێری بازرگانی ڕۆژانە لەیان تیمەکانیانەوە نرخ وەرەگیرێ لە ناو بازاڕە و ئەم نرخانە بەراورد دەکرێت بە نرخەکانی ڕۆژانی پێشوو و ئەم هەفتێ بە هەفتەی ڕابردووە ئەم مانگ بە مانگ ڕابردوو. بۆ نمونە بەپێی ئەو داتانەی کە ئێستا لایەن چاودێری بازرگانی و ئامادە کراوە و لەبەردەستی منایە نرخی ئەم ساڵ بەراورد کراوە بە نرخی پار لەم کاتەیە. ئەوەی کە مای خۆشحاڵیە بەرزبوونەوەیەکمان نییە کە شایانی ئاماژە بۆکردن بێت، بەڵکو بەشێکی زۆری ئەو نرخانە بەراورد بە ساڵی پار کەمیان کردووە. مامۆستایانی ئاینی دەڵێن تاوانێکی گەورەیە بەشێک لە فرۆشیارەکان بۆ دەستکەوتنی بڕێک پارە خۆیان تووشی حرامخۆری دەکەن و کەلوپەلی خراپ دەخەنە بازاڕەوە. لە کاتێکدا ئەم مانگە مانگی خێر و بەرەکەتە و دەبێت هەمووان بەنیەتێکی پاکەوە بەرەو پیری بچن. داواکارن لێرەشەوە لە برایەنمان لە مسلمانانکەوە ڕەچاوی ئەم مانگە بکە، چکە مانگە مانگی نزیک بوونەوەیە لە خوای پەروەردگار و ئاشبوونەوەی لەگەڵ خوا، بۆیە پێویستە ئەگەر لە کاتەکانی ترە خۆمان پارێزبێ لە حرام ئێمەش ڕەچاویەوە بکەین و بۆ چەند درهەم و دینار و دۆلارێکی کەم خۆمان تووشی گوناه و تاوان و حرام نەکەین کەوا لەم مانگەدا هەم لە ڕێگەی چاوچنۆکی بۆ ساختنەوەی کاڵاکان و هەم لە ڕێگای و کاڵاوە بەسەرچوانەیەکەوە یان ئەو خۆراکە بەسەرچوانێکەوە یان نزیک بۆتەوە لە بەسەرچوونەوەکەوە بە مسلمانانی ساخت بکەنەوە. بۆیە ئەو جۆرە مامەڵانە هەموو مامەڵێکی حرام و نادروستن. بەشێک لە فرۆشیاران لەگەڵ هاتنی مانگی ڕەمەزانی پیرۆز گۆڕانکاری لە نرخ دەکەن و کەلوپەلەکانیان لەسەر هاوڵاتیان گران دەکەن. بەشێکیش لەوان کاڵای کوالەتی خراپ بە نرخی گرانتر دەخەنە بازار، بە تایبەت خورما و ترشیات و شەربەت کە خواستی زیاتریان لەسەرە و ساڵانی ڕابردووش زۆرێک لەم فرۆشیار و کۆگایانە سزا دراون. ڕامیار عوسمان، کەناڵی پێیام، سلێمانی.